زۆر سپاس ئەم کاتتان باش بەڕێزان زۆر سپاس بۆ بەڕێزانی نێکستێپ بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ باسکردنی تۆپیکێک کە بابەتێکی گرنگە ژینگەی خوێندنی خوێندکار و بەنێو دەوڵەتیکردنی زانکۆکان هەر تۆپیکەکە خۆی تۆزێ جێگەی تێڕامان و پرسیارە کە پەیوەندی چێ لە نێوان ژینگەی خوێندنی خوێندکار و بەنێو دەوڵەتیکردنی زانکۆکان حەزم کرد بۆ دەست پێ بکەم کە بۆ ئەم تۆپیکە بۆچی گرنگە و بۆچی پێویستە باسی لێوە بکەین و بۆچی پێویستە بابەتێک کە لێکۆڵینەوەی وردی لێ بکرێ بەڕێزان خۆتان ئەزانن ژینگەی خوێندنی خوێندکار بابەتێکە کە پێویستی بە تێڕامان هەیە بەڵام لەگەڵ بەستنەوەی لەگەڵ بەنێو دەوڵەتیکردنی زانکۆکانی کوردستان خۆی بۆ خۆی جێگەی مشتومڕی زۆرە زۆر بە کورتی ئەمەوێ لێرە بڵێم کە ئەم تۆپیکە بۆچی هەڵبژێررا بۆ ئەوەی کە ئەو پەیامە بگات کە بازاڕی کاری ئێمە لە ئێستەیە بەنێو دەوڵەتی بووە واتە ئێمە لەگەڵ واقعەکە تەعامولەکەین کە بازاڕی کارمان بازاڕێکی نێو دەوڵەتیە دانی پیا بنێن یا دانی پیانەنێن مانەوێت یان نەمانەوێت تا چەند ساڵی پێشوو ڕەنگە بۆ زانکۆیەکی زانکۆ حکوومیەکان بەگشتی و زانکۆی سلێمانی و زانکۆکانی تریش بابەتی هەنووکەی بابەتی ئامادەکردنی خوێندکار بوو بێ بۆ دامەزراندن بەڵام خۆتان نەزان ماوەیەکی زۆر ئەوە نەماوە ئێمەش ئەبێ کادیر ئامادەکەین بۆ بازاڕی کار واتە بازاڕی کار کە بازاڕێکی نێودەوڵەتیە لە ئێستەیە خواست لەسەر کەسانێکە کە توانست و لێهاتوویان بە جۆرێک بێ کە بۆ بازاڕی نێودەوڵەتی بشێن ئەو لێهاتوویانە کە چەند ساڵێک لەمەوە پێش خوێندکاری زانکۆ پێویستی بوو گۆڕانکاری زۆر بەسەرا هاتووە ئەو پێداویستیانەی بازاڕیش چەند ساڵێک لەمەوە پێش بوو ئێستا گۆڕانکاری زۆر بەسەرا هاتووە یەک نمونەی زۆر بچووک ئەگەر باسی ئەوە بکرایە 20 ساڵێک لەمەوە پێش کە ئەتوانی لە شاری سلێمانی لە ماڵەوە کار بۆ کۆمپانیایەکی بەریتانی بکەیت کە لە هیندستان ئیشەکە یان و جۆرێکە لە خەون و ئەمە چۆن نەبێشتیوە ئێستای بینن دەیان گەنج هەیە لە شاری سلێمانی لە ماڵی خۆیان ئیش بۆ کۆمپانیایەکی بەریتانیەکە لە هیندستان ئیشەکات ئەمە واتای چی واتای ئەوەیە کە بازاڕی ئێمە کراوەتەوە بەسەر جیهانە کەواتە ئەم کادیرانەی ئێمە کەس لە خوێندنی باڵا خوێندن تەواوەکەن پێویستە کادیرێک بن کە کوالیفاید بن لێهاتوو بن بۆ بازاڕی کار بۆی بتوانن جێگەیان بێتەوە بۆی بتوانن کارسازی بکەن واتە ئێمە بازاڕەکەمان پێش خوێندنی باڵا بە جیهانی بووە باش ئایا ئێمە لە خوێندنی باڵا چیمان کردو بۆ ئەوەی زانکۆکانمان بتوانن بۆ پرۆسەی نێودەوڵەتیکردن و ئامادەکردنی کادیر بۆ ئەو بازاڕە نێودەوڵەتی ئێمە چیمان کردو ئەمە پرسیارە جەوهەریەکەیە لینکەکە لەوێایە ئێمە ئەگەر ژینگەیەک دروست نەکەین کە کەسانی دەرچووی زانکۆ حکوومیەکان با من زۆر لەسەر زانکۆ حکوومیەکان قسە بکەم لێرە و زانکۆی سلێمانیش بە نمونە ئەهێنمەوە ئەگەر ئێمە نەتوانین کادرێک ئامادە بکەین کە لە بازاڕی کاری جیهانیە ئەو لێهاتووە پێویستیانی هەبێ واتە جێماوین ئێستا کەواتە لینکێکی ڕاستەوخۆ پەیوەندیکە ڕاستەوخۆ هەیە لە نێوان ژینگەی خوێندنی خوێندکار کە پێویستە ئامادەکاری بێ بۆ بازاڕی کار هەروەها بە نێودەوڵەتیکردنی زانکۆکان تەبعاً پرۆسەی بە نێودەوڵەتیکردنی زانکۆکان قسەیەکی بڵێم ئیدعاکی گەورەیە یعنی ئەم زانکۆی ئێمە بە نێودەوڵەتی کراوە یان نەکراوە ئەکرێت تۆزێ وردی کەینەوە مەبەستمان چێ لە نێودەوڵەتیکردنی زانکۆکان مەبەستمانەوەیە ئەو زانکۆیە کە بە معایری نێودەوڵەتی بتوانێت ئیش بکات بتوانێت خوێندکارێک پەروەردە بکات کە لە بازاڕی نێودەوڵەتیە جێگەی هەبێ بتوانێت منافەسە بکات لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانێت توێژینەوە بکات لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانێت بە بەرهەم بێ کەسێکی بە بەرهەم بێ لەبەرەوە لە سەردەمی دیجیتەڵایزیشن و گلۆبەڵایزیشن ئەو سەردەمێکی ئێمە تێئاژین تەنها وەرگرتنی زانیاری بەس نییە بەڕێستان نەزانن ئێستا ئێمە پێویستمان بە کۆمەڵێک سۆفت سکڵ ئەوەی کە پێوترێ نەرمە لێهاتووی بە کوردی لەوانە بیرکردنەوەی ڕەخنەگرانە لەوانە توانای کێشە حەلکردن لەوانە توانای کارکردن لە تیم لەوانە توانای پێشەنگیکردنی تیم لەوانە توانای دانوستان توانای پەیوەندیکردن توانای پرێزنتەیشن ئەمانە هەمووی کۆمەڵێک لێهاتووین کە ئیتر
خوێندنی باڵا لە سێکتەرە حکوومەکە پێویستە ئاوڕێ جدی لێباتەوە. پێویستە ئێمە ئیتر کار بۆ ئەوە بکەین کە ئەم دەرچوانە ئێمە لەسەر ئاسی نێودەوڵەتی کارەکەن. ئەگەر بەو شێوازە بیرمان کردەوە کە ژینگەکەمان بەنوعێک دروست کرد کە ئێمە بتوانین پۆتێنشەڵ ئەو توانە شاراوەی خوێندکار کە هەیەی دەری بخەین بڕوا بکەن خوێندکاری ئێمە هیچی کەمتر نییە لە خوێندکاری وڵاتە پێشکەوتوەکان، هیچی کەمتر نییە لە خوێندکاری زانکۆ زۆر باشەکانی دنیا. تەنها ئەوە هەیە کە لەوێ هەل بڕەخسێت یارمەتی هەل ئەڕەخسێنن یارمەتیش ئەتەن، لێرە هەل دروست ناکرێ و بەداخەوە ئەش دڕۆخێنن. من خۆم ڕەنگە یەکێکم لەو نمونانەی کە بەڕێستان باسێکن کە دنیایەک معاناتم هەیە هەبووە تاوەی کە بتوانم بە مەراحیلە بتوانم لەسەر ئاستی زانکۆ و لەسەر ئاستی توێژینەوە و ئاستی نێودەوڵەتی بتوانم هیچ نەبێت جێدەستم دیار بێ. لەبەرەوە بەڕاستی ئەکرێ نە هەموو کەسێک ڕەنگە بکو من نتوانێت زۆر لەگەڵ خۆیان بکە و ئێمەش فرسەتمان زۆر کەمە. قسەکە لێرە ئەوەیە کە پەیامەکە ئەوەیە لێرەکە ئێمە وەکو خوێندنی باڵا پێویستە ئاوڕێ جدی بینەوە لە بە نێودەوڵەتیکردن بە چی بکەین بۆی نێودەوڵەتی بێ زانکۆکانمان. زانکۆی سلێمانی بە نمونە کە گەورەترین زانکۆیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و هەنێک داتاتان پێ بڵێم ئێمە خاوەنی 23,000 زیاتر لە خوێندکاری بەکالۆرۆسین. هەموو ساڵێک 5,000 نزیکی 5,000 خەریجمان هەیە دەرچوومان هەیە. بەڕێزان ئەگەر سەیریکەن 5,000 دەرچوو داینەمۆیەکی گەورەیە بۆ گۆڕانکاری گەورە ئەگەر بتوانرێت بە باشی ئامادە بکرێن. ئێمە چیمان کردو و چیەکەین؟ لە فترەی 2 ساڵی پێشوو با من باس بکەم چەند هەنگاوێکی گەورەمان ناوە ڕەنگە وەک پێویست لە ڕووی ڕاگەیاندنەوە باسمان نەکردبێ دەرفەتێکی باشە بۆی بیخەمە ڕووی بەڕێستان کە ئێمە چیمان کردو بۆ بە نێودەوڵەتیکردنی زانکۆی سلێمانی یا لە زانکۆکان. یەکەم شت ڕەنگە پێش 2015 خۆتان نەزانن لە ڕێی تواناسازی و لە ڕێی کۆمەڵە پرۆگرامی حکوومەتەوە کۆمەڵە کادیر پێگەێنرابن بۆ کەرتی خوێندنی باڵا. بەڵام بەڕای ئێمە یەکێک لە هەنگاوە هەرە گەورەکان لە ساڵی 2015 لە کابینەی پێشوەکە قەراری لەسەردرا جێبەجێکردنی پێواژی بۆڵۆنیا بوو. پێواژی بۆڵۆنیا بۆچی گرنگە؟ سیستمی خوێندن ئێستا بۆ بەڕێزانی کە لە پۆلی دوانسان سیستمی خوێندن ئێستا لە زانکۆی سلێمانی و لە چەند زانکۆیەکی تریش لە هەرێمی کوردستان بۆڵۆنیا پرۆسێسە. واتە ئێمە لە ڕووی سیستمی خوێندنەوە سیستمێکی نێودەوڵەتی پەیڕەوەکەین. ئەم سیستمە لە نەخشەی جیهانیە باوەڕ پێکراوە. تۆ بڕوانامەکە دەبیتە دەرەوە لە دەرەوە ئەناسری ئەزانرێ کە تۆ لە چ جۆرە خوێندنێکت کردو. ئەو دیپلۆما سەپلیمنتی کە پێتە وەکو CV وایە ئیشی خۆیەکات. لەبەرەوە یەکێک لە کارە هەرە گرنگەکان جێبەجێکردنی پێواژی بۆڵۆنیا بوو کە ترانسپارەنسی ئەوەی کە پێوترە شەفافیت ئەکاونتەبڵیتی بەرپرسیاریت. بەڕێزان ئەگەر سیرکەن لە مێژووی زانکۆکانی کوردستانە نەبووە بە نمرە دەرەجە بدرێتەوە لە زانکۆ حکوومەکان. ئەنی بڵێن 59 هەیە 49 هەیە 69 هەیە. خوێندکاری ئێمە و منیش خەونمە بینیم مزانەیە باشەکە یعنی چی زۆر باشەکە یعنی چی و ئیمتیازەکە یعنی چی تێنەگەشتی هەتا لە کۆتاییە شەهادەکانە خسە بەردەست. ئێستاوان نییە. ئێستا 49 هەیە بۆ داهانرێ شەفافێتە بۆ ئەخرێتە ڕوو کە تۆ ئاستەکەت ئەوەیە. ئەمانە هەمووی کۆمەڵێک مەعایری گەورن لە خوێندنی باڵایەکە ئێمە کاڵین خوێندکار چەقی فێربوون بێ واتە کۆی پرۆسەکە لە خزمەتی خوێندکارا بێ. بەڕێزان بڕوا بکەن مامۆستا و زانکۆ کاتێک مامۆستا و زانکۆی کە خوێندکاری باش پێ بگەین ئێمە بێ کۆی پرۆسەکەمان بۆ پێگەیاندنی خوێندکار بێ. ئەم خوێندکارە بەڕێزانی کە لێرن و ئەوانەی تریش کە گویان لە دەنگمانە ئێمە وەکو زانکۆی سلێمانی دەرفەتێکمان دروست کردووە لە چەند ساڵی پێشوە کە ئەتوانم بە ژمارە پێتان بڵێم بەس لە ساڵی پێشوو 81 خوێندکاری بەکالۆرۆسی ئێمە ڕۆشتووە سێمستەرێک یان 2 سێمستەری لە وڵاتێکی ئەوروپی خوێندو. ئەگەر باسی ئێمەتان کردای چەند ساڵ لەمە بێژ ڕەنگە شتێک وایە زۆر ناڕەحەت وایە و ئێمە لە زانکۆی سلێمانی ئەم دەرفەتەمان ڕەخساندووە کە 81 خوێندکارمان ڕۆشتووە سێمستەرێکی لە ئەڵمانیا لە ئیسپانیا لە فەڕەنسا لەوانە خوێندوو زۆر بە ئاسانی شەهادەکەی ئەبات لە دەرەوە وەروەها کەیەتەوە نمرەکانشی لێرە بڕوا پێکراوە. بڕوا بکەن ئەو خوێندکارانی کە ئەچنە دەرەوە بەرەزان وازان دەرەوە بە سەفەرکردن نییە خۆتان نەزانن یعنی تێکەڵبوونی کلتور و کۆمەڵێک عێلاقا دروستکردنە. لەبەرەوە ئێمە ئەگەر سێری بکەن
زانکۆی سلێمانی و زانکۆ حکوومەکان دەرگایەکیان بۆ کراوەتەوە ئەگەر بتوان بە باشی بەکاری بێنن بڕۆبکەن دەرگایەکی زۆر گەورەیە لە 5 ساڵ بۆ 10 ساڵی داهاتووە ئەنجامەکەی دەرەکەوێت کە ئێمە کۆمەڵی خوێندکارمان دروست کردووە لە بری 1 بڕوانامە 2 بڕوانامەی هەیە لە بری ئەوەی 1 زمان بزانێت 2 زمان نەزانێت لە بری ئەوەی کە 1 جۆر خوێندن بزانێت 2 جۆر خوێن نەزانێت لەبەرەوە ئێمە ئەمە تەنها لە خوێندکار باسەکەم لە ستافی مامۆسایان مامۆسامان ناردۆتە دەرەوە مامۆسا هاتوۆتەوە مامۆستا لێوە هاتووە ئێستا ئێمە 11 مامۆستامان هەیە لە زانکۆی سلێمانی مامۆستای نێودەوڵەتین لە خوێندنی باڵایە دەرسەڵێنەوە جاری وایە بە ئۆنلاینە جاران خوێندنی ئۆنلاین نەبوو خۆتان نەزان ئێستا بە بۆنەی کۆڤیدەوە کۆمەڵێک دەرگا کراوەتەوە لەبەرەوە ئەسلی بابەتەکە چییە ئێمە پرۆسەی خوێندنمان بە نێودەوڵەتی کردووە بەس ئایا ئەوە بەسە بەدڵنیاییەوە نەخ تەنها پرۆسەی خوێندن بە نێودەوڵەتیکردن بەس نییە ئێمە پێویستە کۆمەڵێک هەنگاوی تر بنین وەکو زانکۆ حکوومەکان کە ئەمە لە پلانمانایە ئێمە کە لە ئایندەیەکی نزیکە بەرهەمەکەی دیار بێ ئێمە لە بەرنامەمانایە ئینترنشیپ ئەوەی کە ڕاهێنانی کار فرسەت دروست بکەین لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە لەگەڵ کۆمپانیەکانی ئەوروپایە و وڵاتانی تر بتوانن ئەم خوێندکاری ئێمە ئەو ڕاهێنانی کە لێرە ئەیکا لەگەڵ کۆمپانیایەکی دەرەوە بیکە من بە دەقیقی لام نییە بەس ئەزانم دەیان خوێندکاری زانکۆی سلێمانی خەریکی فریلانسینن ئێستا ئیشەکەن بۆ کۆمپانیەکانی دەرەوە بە فریلانسین و خۆتان زان فریلانسین زۆر ئاسانترە و باشتر داهاتێکی باشتری هەیە بۆ ئەو کەسە خوێندکارمان هەیە لە کۆمپیوتەر ئینجینیەرین لە قۆناغی یەکایە زۆر بە لێهاتووی لەگەڵ کۆمپانیایەکی دەرەوە ئیشەکان ئەوە گەر ئێستا لێرە وایە لە ژینگەی خۆمانە بەداخەوە ئێمە هەر فێرین خۆمان کەم بکەینەوە یەکسەریان و تۆ چیت خوێندکاری قۆناغی یەکی جارێ پەلەمەکە باتە خەڕوچکەی خوێندکارمان هەیە لە قۆناغی 3 ڕاوێژکارە لە کۆمپانیای زۆر باشی نێودەوڵەتی هەمانە بەناو لە لامە لەبەرەوە ئەو وێنایە خەریکم باسی ئەوەکەم ئەو وێنایی کە بۆ زانکۆ حکوومەکان دروست کراوە نییە کە ئێمە تەنها خەریکین احتراماً تەمەڵخانەمان دروست کردو شتیوانە ئەو ئەوە لێهاتوویەکانی مامۆسای زانکۆکانی کوردستان و زانکۆی سلێمانیە ئێستش 223 بە عەدەد 223 مامۆستای ئێمە لە زانکۆ ئەهلیەکان دەرسەڵێنەوە هەر 1 دقە بیان هێنینەوە نیوێ زانکۆ ئەهلیەکان ئەمە مانای ئەوە نییە خوا نەخواسە بڵێم بەس ئەمەوە مقارنە بکەم کە زانکۆ ئەهلیەکانیش هەرو مامۆسایانی ئێمە دەرسی تێڵێنەوە ئەو خوێندکارە بەڕێزان ڕەنگە هەنێکتان لە ئەهلی بوو بێتن لە حکومی بوو بێتن ئێمە تەنها پێویستە کار لەسەر یەک شت بکەین بەڕێزان ئەوەی کە پێوترێت culture and mindset کلتور لەگەڵ شێوازی بیرکردنەوەمان دوو خوێندکار هاتوونەتە هەمان بەشێکتان پێ بڵم ڕەنگە فرسەتی ئیشی زۆر کەم بوو بێ هاتوونەتە هەمان بەش بە هەمان نمرە هەمان مامۆستا دەرسی پێوتون باشە یەکێکیان بە عەقڵێکی کراوە باشە بە بیرکردنەوەی کە ڕەخنەگرانە بەوە ناکە دانیشتۆ چاوەڕێ مامۆستای هەموو شتێکی بۆ بکە خۆی هەوڵی داوە لەگەڵی باشە خۆی ئیشی کردووە خۆی ڕاهێنانی بە خۆی کردو فرسەتی بۆ خۆی دۆزیوەتەوە یەکێکی تریشان هیچی نەکردو هەر وەکو چۆنەڵێی کە بووی بە کارمەندی حکومی تر بۆ خۆت لێ دانیشی ئەمیشان لێ دانیشتۆ لە هەمان بەش لە هەمان کۆلێژ لە هەمان مامۆستا لە هەمانەوە کە تەخەڕوجەکەن سەیرەکەی ئەم خاوەنی ئیشی خۆیەتی ئەو هێشتا 10 ساڵی تریشی ماوە بۆی بە کەڵک بێ لە شوێنێکە وەربگیرێ کەواتە مەسجەکەی پشت ئەمە چێ بەڕێزان ئەو خوێندکارانی کە ئەیانەوێ بێنە زانکۆ خۆتان هەوڵ نەدەن زانکۆ ناتان گەیەنە بە هیچ ئەبێ خۆت هەوڵ بی زانکۆ دەرگات بۆ کاتەوە زانکۆ عیلاقاتت بۆ دروستەکە زانکۆ کۆمەڵێک ڕێگات پیشانەدا بەڵام خۆت هەوڵ نەدەی بەڕاستی ناتوانی کەسێکی بە بەرهەم بی اینجا بەڕێزان بە بەرهەمبوونیش وگوتم ئێستا لێهاتوویەکە لە دیجیتەڵایزیشن و لە گلۆبەڵایزیشنە لێهاتوویەکی نێودەوڵەتیە ئێمە چەند توێژینەوەی باش بکەین چەند مامۆسای باشمان هەبێ چەند ژینگەمان گونجاو بێ ئەگەر خوێندکارەکانمان خوێندکارێکی لێهاتوو نەبن لە کۆتاییە ئێمە ناتوانین بۆ خۆمان بڵێن پرۆسەی خوێندمان پرۆسەیەکی خوێنی سەرکەوت کورتەی مەسجەکەم ئەوەیە کە ئێمە هەوڵمان زۆر داوە بۆ بە نێودەوڵەتیکردن لە ڕاهێنانی مامۆستا لە ستاف لە ناردنە دەرەوەی خوێندکار لە ئاڵوگۆڕ بەڵام یەکشت بزانن بۆ بەرهێنان لە کەرتی پەروەردە خوێندنی باڵایە زۆر خاوە و ئەنجامەکەی لە چەند ساڵی داهاتووە دەرەکەوێ ئێستا ڕەنگە بەڕێزان بزانن کە ئێمە وەکو زانکۆی سلێمانی هەموو ساڵێک بەدەست زۆری هاتنی خوێندکارەوە ناڵێنین ئایا پێویست بوو لێرە بین
ئەوە دایمە شتێکە کە مناقەشەیەکەین بەڵێ پێویستە ئێمەش ڕۆڵمان هەبێ لە تەوجیهکردنی ئەو خوێندکارە بەڕێزانەی کە لێرە پێویستە ئێمەش بڵێن ئێمەش مەسیجێکمان هەیە ئەوە ئێمە پاڵمان نەداوەتەوە بەس لەبەرەوەی ناومان زانکۆی سلێمانیە بڕوا بکەن ڕەنگە بەقەت هەموو زانکۆ حکومی و ئەهلیەکان ئێمە هەوڵ بین کە مادام پێشەنگی لە پێشەنگیان بێنینەوە ئەخر پێشەنگی بوون تا ڕادەیەک ئاسانە بەس مانەوە تایە قورسە لەبەرەوە گە سێریکەن ئەو ڕانکینانەی کە لە چەند مانگی پێش و ساڵی پێش و ئەوانەیە بڵاو بووەوە ڕەنگە لای کۆمەڵێک کەس زۆر ئەهەمیەتی نەبێ بەس ئەوە بە شەو نخوونی دەیان مامۆستای زۆر باش دەیان توێژەری زۆر باش دەیان کاربەندی زۆر باش دەیان ئیداری زۆر باش لە زانکۆی سلێمانیە هاتوۆتەجی ئەگینا بەڕێزان ئەگە سەری ژینگەکەی دەرەوە و نێگەتیڤێتی بکەین هی ئەوە نییە زانکۆکانی ئێمە هەوڵ بن بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە ئیشی گەوراکەین ئێمە سێریگەن زانکۆی سلێمانی بەم وەزعشەوە بەم حاڵەشەوە خەریکین خۆمان دەرەخێن ئێمە وازمان هێناوە لە منافەسەکردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕاستی لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی و بۆ لەبەرەوەی ئەزانین کە بۆمان نەکرێ ئەزانین کە پێمان نەکرێ ئەمە خۆڵکێشان نییە بە سەلماندوومانە کە ئەو کادیرانەی ئێمە ئەگە فرسەتێکیان بدرێتێ ئەتوانن ئینجازی زۆر گەورە بکەن بۆی کورتەی باسەکەم زۆر درێژەی پێ نەدەم و ئەگەر پرسیارێک شتێکە بوو لە خزمەتان نابم ئەوەیە کە ئێمە هەوڵی زۆر باشمان داوە بۆ بە نێودەوڵەتیکردنی زانکۆی سلێمانی بە باسکەم و زانکۆکانی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک بەڵام ئەوە کەوتوتە سەر ئەوەی کە خوێندکارەکە چەند سوود لەو بە نێودەوڵەتی بوونە ئەبینێ خوێندکارەکە چەند سوود لەو فرسەتانە ئەبینێ کە لە بەشە جیاجەکانی ئێمە و لە زانکۆکەی ئێمە بەردەستن کەوتۆتە سەرەوەی کە تۆ دنیابینی خۆت چیە ئایا تۆ دەتەوێت تەنها بڕوانامەیەک و پارچەوەرەقەیەکت هەبێ یا ئەتەوێ کەسێک بی کە کاریگەریت لەسەر کۆمەڵگا و لەسەر دەوروبەر هەبێ لەبەرەوە هیوادارم ئەو مەسەجەوەکو خۆی بگا کە زانکۆکانی ئێمە هەنگاوی لەسەر تراکێکی زۆر باشن باشە و خۆشتان بەوە مەزانن کە ئەمە زانکۆی حکومیە زانکۆی ئەهلی ئێکس لە وای باشترە شتیوانیە بچیتە هارڤەرد خۆت هەوڵ نەدەی هەر خۆتەبی لە لۆ کواڵەتیترین زانکۆیابی کەسێکی لێ هاتووبی هەرجێ دەستە دیارە زۆر زۆر سپاسانەکەم کە پرسیار و شتی شەبێت لە خزمەتانە مەگەرنا بەسەر چۆن دیارە زۆر وازە حەدەستان خۆش بێت زۆر سپاس